ئەمڕۆ ڕایۆژی گفتوگۆکانمان لەسەر ئەو دوو بابەتە بوو و گەیشتینە ئەو قەناعەتەی کە ڕێگای تەبەن نێوان باوەنور دەربەنی خان ینی گرفتی سەرەکی و گەورەی ئەوەیە کە واتە پێویستیان بە پێشینەیە واتە پێشینەکان وەکو پێویست خەرج نەکراوە بۆ کۆمپانیەکان و لە هەمان کاتە بۆ هەموو پێشینەیە کە کۆمپانیەکان داوایەکەن بەداخەوەکە لەگەڵ هەموو پێشینەیەکە داوای ئەستۆپاچیان یەکەن کامە بۆتە گرفتێکی گەورە بۆ کۆمپانیەکان لە هەمان کادا سیویلەی نەقدی کە کەمە ئێستا لە سلێمانیەش گرفتێکی سەرەکی نەگەم پرۆژانە تەواوی پرۆژەکانی پارێزگای سلێمانیە بۆیە ئێمە لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی ئەنجومەنی وەزیران لە بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروها وەزارەتە پەیوەندیدارەکانەکەین کە ئەو ڕێژەیەی کە دابشکاریەی کە کراوە بە 57 بە 43 لە نێوان سلێمانی واتە ئەم زۆنی سەوز و هەروها زۆنی سەرمەرج پێمان وایە ئەمە گرفتێکی گەورە و خەسارەیەکی زۆری داوە لە پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی مەبەستمان هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕێنیشە کەواتە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران چاو بخشێنەوە بەمەیە کە ئێستا داهاتی ناوخۆی سلێمانی کەمی کردووە داهاتەکەی ئەوە نییە کە بەشی پرۆژەکان بکاوە ڕەنگە زۆر جار موچەش دوا بکەوێت بەهۆی کەمی داهاتی پارێزگای سلێمانی و واروها ڕەنگە بڵێم نسرەی دام و دەستگاکانی فەرمانگەکانیش بە هەمان شێوەیە لەبەرەوە لێرەوە ئێمە داواکەین کە چارەسەری دابینکردنی پێشینەی هەموو پرۆژەکانی سنوورێکی پارێزگای سلێمانی بەپەلە چارەسەر بکرێت بە تایبەتی ڕێگاوبانەکان لەبەرەوەی لە وەرزی زستان نزیک بووینەتەوە کە پێمان وایە ئەگەر چارەسەر نەگرێ واتە بەدڵنیایی قوربانی زۆری لەیەکەوێتەوە قوربانیەکانیش دەبنە مای کارەساتی گەورە بۆ خانەوادە و خێزانەکانی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی